هەرسەبارەت بە ئەم دیدارەی نێوان وەزیری دەرەوەی عێراق و وەزیری دەرەوەی سووریا کە بە سەردانێک هاتۆتە بەغدا دەمانەوێت قسەی زیاتر و پرسیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بکەن کە داخۆ بزانین پەیوەندیەکانی عێراق و سووریا ئاسایی دەبنەوە یاخود بە چ جۆرێک دەیانەوێت هەماهەنگی بکەن. با میوانداری زۆر بەڕێز سەرمەدبایەتی شرۆڤەکاری ئەمنی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز بایەتی شەوتان باش. سپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. ئایا سەردانی وەزیری دەرەوەی سووریا و کۆبوونەوەی لەگەڵ وەزیری دەرەوەی عێراق دان پێدانانە بە ڕژێمی ئێستای سووریا؟ پێم وایە سەردانی وەزیری دەرەوەی سووریا بۆ عێراق شتێکی سروشتیە و دامپێدانانێکی سروشتیە. تۆ چۆن پێشوازی لە وەزیری دەرەوەی وڵاتێک دەکەی کاتێک لەسەر ئاستی وەزیر پێشوازی دەکەی واتە تۆ دانت پێداناوە لە بەرەوەی وەکو هاوڵاتیەک پێشوازی لێ نەکردووە لە ڕاگەیەنراوەکەشدا بەڕوونی ئاماژە بەوەیان کردووە کە ئەو بە سیفەتی وەزیری دەرەوە هاتووە و بەڕوونی قسەی کردو پەیامی وڵاتەکەی گەیاندووە و سەردانەکە سەردانێکی ئەرێنی بووە. ئێمەش بەڵێنمانداوە یارمەتی دەربین لە بنیاددانەوەی سووریا و لە هەمان کاتدا داوامان لە سووریا کردووە کە پرۆسەی کوشتن بوەستێنن ئەوەی کە هەموو دنیا بیستوێتی جارێکی دیکە شتێکی وا دووبارە نەبێتەوە بەرامبەر بە پێکاتەکان دەبێت ڕێز لە سەرجەم پێکاتە و ئاینزاکانی سووریا بگیرێت. ئەسعەد شەیبانی بەڵێنی داوە کە ڕێز لە هەموو ئەحمەد شەرع بە هەمان شێوە بەڵێنی داوە کە سزای ئەو کەسانە بدرێت کە بەرپرس بوون لە کوشتنی خەڵک لە بەنەراوەکانی سووریا. ئێمە ئەو قسانەمان کرد بەڵام من ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بکەم کە سەردانەکە زۆر ئەرێنی بوو. باش کەواتە بەڕێز بایەتی ئەم سەردانەی وەزیری دەرەوەی سووریا ڕێخۆشکارە بۆ بەشداریکردنی ئەحمەد شەرع لە لووتکەی سەرانی عەرەب کە وا بڕیارە لە بەغدا ببەسترێ؟ پێم وایە ئەم پرسیارەت وەڵامەکەی تاکو ئێستا تەموو مژاویە کەس ناتوانێت وەڵامیان پرسیارە بداتەوە بۆەوەی ڕوون بین لەبەرچی لەبەرەوەی ڕاستیەکەی بابەتی هاتنی ئەحمەد شەرع بۆ لووتکەی عەرەبی ئەوەیە تاکو ئێستا بەڕوونی باس نەکراوە لە عێراقایە بانگش دەکرێت یاخود نا ئایا دەکرێت شتەکان تەنانەت لە داهاتوویەکی نزیکدا سەقامگیر ببن ئێمە چی دەکەین کە دانەوە چی دەبێت لەلایەن وڵاتانی عەرەبی سەبارەت بەم بابەتە. بۆیە بەڕاستی پێمەشتا زووە ئایا شەرع بەشداری لە لووتکەی عەرەبی لە بەغدا دەکات یا یاخود ناوە بارودۆخەکەش چۆن دەبێت لەبەرەوەی ئێمە ئێستا نزیکەی 2 مانگمان لە بەردەمدا ڕەنگە لەو ماوەیەدا زۆر شت بگۆڕدرێن و تاکو ئێستاش ڕوون نییە سپێشاتێک دێت. زۆر باشە. بەڕێز بایەتی فواد حوسێن لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە دەڵێت دەکرێت سووریا سوود لە ئەزمموی عێراق وەربگرێت. پرسیار ئەمەیە سوود لە چه ئەزمموونێکی عێراق لە ڕووی ئەمنیەوە یاخود لە ڕووی بینایی دەوڵەتیشەوە کە عێراق دەوڵەتێکی فێدرالیە؟ أشوف نعم 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 طبعا هذا الموضوع جدا مهم. ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە. ئەوان ناچار نین سوود لە ئەزمموی عێراق وەرگرن یان خود ئەزمموی عێراق دووبارە بکەنەوە. بەڵام ئێمە دەڵێن لە لایەنە ئەرێنی و لایەنە نەرێنیەکانی ئەزمموی عێراقی سوود وەربگرن. بەرمونە ئێمە لایەنی ئەرێنیمان هەیە هەرێمی کوردستانمان هەیە ئەزمموونێکی ئەرێنیە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی فراوانی هەیە هێزەکانی پێشمەرگە پەرلەمان چەندین دەسەڵاتی دیکە سەرباری هەموو ئەو تایفەگەرایی لە عێراق ڕووی داوە هەندێک شتی باشمانە هەیە. ڕەنگە ئێستا بارودۆخەکە بەراورد بەو کە زۆر باشتر بێت دۆخی عێراق ئێستا بەراورد بەرابردوو باشترە بەڵام وەکو دەزانی گەندەڵی لە عێراق بربڵاوە ئەوان پێیان وایە کە ڕاگەیاندنی دەستوری دەکرێت زۆر شتیان بۆ ئاسان بکە دەسەڵاتی سووریان بۆ ئاسان بکە هەرچەندە تاکو ئێستا با بڵێن هەسەدە لە ڕاگەیەندراوی دەستوریدا بە تەواوی ڕوون نییە کە پێگەی چۆن دەبێت. بەڵام من دەڵێم دەکرێت لە هەندێک لایەن
لایەن سوودێ ببین بەنمونە ئەو کێشە تایفە گەرانەی لا ئێمە دروست بوو با لای ئەوان دروست نەبێت ئەوەی لە کەناراوەکان ڕوودەدا کێشەیەکی تایفیە پێویست ناکە دووبارە بێتەوە. زۆر باشە بەڕێز بەیاتی کاتێک باسی هەماهەنگی ئەمنی لە نێوان عێراق و سووریا دەکرێت بە چ شێوازێک هەماهەنگی ئەمنیان هەبێ بۆ دژایەتی داعش و لە ناوبردننی داعش شێوازەکەی دەبێت چۆن بێت؟ شوف سأتكلم لك بالحقيقة من بۆ ئەوەی بەڕاستی وەڵام بدەمەوە بەر لە هەموو شتێک ئێمە سنوورێکی فراوانمان زیاتر لە 600 کیلۆمترمان هەیە لەگەڵ سووریا لە بەشی باکوور هێزەکانی سووریای دیموکراتی لەیە کە ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ ئەو بەشە نییە لەبەرەوەی ئێمە ئەرخەیانین ئەوەی لە بەردەم ئێمەیە دوژمن نییە بەڵام کێشەکە لەکوێیە کێشەکە لە باشوورە لە باکوور و باشووری قائم تاکو ئێستا هێزی ئەمنی سەربازی لێ نییە لەو دیوی سنووری عراقەوە سوپای سووریای لێ نییە هێزەکانی سووریای دیموکراتی لێ نییە هیچ شتێک لەو ناوچەیە نییە تەنانەت هێزە نێودەوڵەتەکانیش لەوێ بوونیان نییە کەواتە ئەم بابەتە کە باسی بیابانی تەزمور و دێرە زۆر دەکەین داعش بە شێوەیەکی باش لەوێ جم و زۆڵیان هەیە و لە بیابانی شەرقیە بە هەمان شێوە ئەم بابەتە ئێمە وەکو عێراق لی دەترسین ئەمە ڕاستەقینەیە لەبەرچی لەبەرەوەی زەویەکە زەویەکی واڵایە و لەژێر کۆنتترۆلی کەسدا نییە کاتە عێراق مافی خۆیەتی بترسێت بەڵام ئەوەی لە ژێردەست هێزەکانی سووریای دیموکراتدا ترسی لێ نییە. زۆر باشە بەڕێز ئەبەیاتی ڕاستە وەزیری دەرەوەی سووریا هاتۆتە عێراق و لەگەڵ هاوتە عێراقیەکەی کۆبوونەوەی هەبووە ئایا ئەمە بە مانای ئاساییبوونەوەی پەیوەندی عێراق و سووریا دێت ئەگەر نا بۆچی پەیوەندیەکان ئاسایی نابنەوە؟ وەزیری دەرەوەی سووریا تەنیا لەگەڵ سەرۆکوەزیران واتە وەزیری دەرەوە کۆ نەبێتەوە بەڵکو لەگەڵ سەرۆکوەزیران سەرۆک کۆمار کۆبێتەوە ڕەنگە دوای بەربانگیش لەگەڵ مەشهەدانی کۆ بێتەوە کاتە و لەگەڵ هەموو لایەک کۆ بۆتەوە عێراق ئاراستەیەکی هەیە ئەو ئاراستەیە کۆمەڵێک دەنگی لە خۆ گرتووە ئەویش ئەو دەنگانن کە سەردانەکەی ئەسعاد شەیبانی ڕەت دەکەنەوە دژی ئەوەن بە توندی دژی ئەوەن کە ئەم جۆرە نزیکبوونەوەی لە نێوان سووریا و عێراقدا هەبێت لەبەرەوەی سەرکردەی وەکو جۆلانی و ئەم کەسانیان پێ تیرۆریستەوە ڕابردوێکیان لەگەڵ ئەواندا هەیە کەواتە ترس هەیە بەڕوونی بابیڵێم شیعەت ترسیان لە دەسەڵاتی نوێ هەیە لە سووریا بۆ ئەم بابەتە پێویستی بەوەیە تۆزێک بە هێواشی بێوە بە دواداچوونی بۆ بکرێت. زۆر باشە بەڕێز بەیاتی بۆ خۆت دەزانی هێزەکانی هەسەدە یاخود ئەحمەد شەرە لەگەڵ سەرۆکی هەسەدە کۆبەوە و ڕێکەوتنێکیان واژۆ کردو بەڵام پرسیارەکەی من ئەمەیە دوای ئەمە چۆن عێراق هێزە ئەمنیەکانی عێراق هێزەکانی هەسەدە دەتوانن هاوکاری هێزەکانی سووریا بن بۆ لێدانی داعش و نەهێشتنی مەترسیەکانی؟ لا هم الكل أعداء داعش هەمویان دوژمنی داعشن بۆەوەی ئەم بابەتە ڕوون بێ هێزەکانی سووریا دیموکرات دوژمنی داعشن و شەڕی داعش دەکەن هێزەکانی عێراق دوژمنی داعشن بە هەمان شێوە شەڕی داعش دەکەن دەستەی ڕزگارکردنی شام دەستەی تەحریری شام ئەو هێزانەی کە لە ژێر دەسەڵاتی ئەحمەد شەرعدان ئەمانە کێشەیان هەیە لە نێوان خۆیان کە تاکو ئێستاش شەڕی دوا خەلیفەی داعشدان دەبێت ئەومان بیر نەچێکە کێشە لە نێوان خودی تەحریر شامدا هەیە کێشەکەش کێشەیەکی عقائیدیە پەیوەندی بە باوەڕەوە هەیە بەڵام هەمویان کۆکرد لەسەر ئەوەی شەڕی داعش بکرێت هەمویان لەسەر ئەوە یەکدەنگن دەبێت شەڕ لەگەڵ داعش بکرێت و ناچاریشن دوجار ئەمە هەنگی و هاوکاریان لە نێواندا هەبێت لەبەرەوەی ئێمە زۆر باش ئەمڕۆ والی سووریا و عێراقمان کوشتووە ئەبوو خەدیجە کە دوێنێ کوژراوە بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان کە ئەو والیە کوژراوە بە هەمان شێوە هەموو لایەکان پێویستیان بەوەیە لەم بابەتە هەماهەنگ بن. زۆر باشە زۆر بەڕێز سەرمەد بەیاتی شرۆڤەکاری ئەمنی ڕاستەخۆ لە شاری بەغدا و لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە شەوتەم.